کەم تەرخەم دەزانم بەڕاستی لەبەرەوەی ئێمە پابەندی ڕێساوە یاساکانی هاتسۆ ناکەین یعنی ئەگە ئێمە بێت و وەکو ئەو نیشتیمانیەک پابەندی یاسا و ڕێساکانی هاتسۆ بین ڕووداوی هاتوچۆ بە شێوازێکی زۆر بەرچاوکە کەم دەبتەوە. سەبارەت بە ڕووداوەکانی هاتوچۆ پێم باشە بۆ چاکردنی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ پێویستمان بە چاکردنەوەی ئیجازەکانی نوێکردنەوە پێویستە دەرسی شوفێری لە قوتابخانەکان بخوێندرێ وتەوانەیەک و ئەوەی ئیجازەشی وەگرتیە هەیەی پێم باشە نوێ بکرێتەوە و فێر بکرێ. ئەو چەندەژت زەوەرەتەن بۆ ئەگەرێ نەپیگیریۆ شوفێرە و هەروەسڵ زەوەرەتەن بۆ شلۆی حکومەتێژە بە کوچ بوو هاوڵاتیان شوفێر نەکردنە وەکی کۆمەت بینن شوفێرە ئەو شوفێرت مە ڕیدانێت هاتن و چۆنێ قوربانیت ئەوان گەلە پترنش قوربانیت جەنگی ئەوان کوێ شاری ویجام هیوی دارش حکومەتێک و هیوی کاری جادارێک ئاپرا هەمیان دەرەست بکەن بۆ شوفێرە دا شوفێر گیانی ئەوم سەلامەت بتن. هۆکاری زۆربوونی ڕووداوەکانی هاتوچۆ دەگەرێتەوە بۆ ئەو شوفێرانەی پابەندی لەبەر جێبەجێکردنی ڕێنماییەکانی هاتوچۆ لە سەر شەقامەکان تیژڕەویش دەبێتە یەکێک لە ئەوەی کە ڕووداوەکانی هاتوچۆ زۆر بێتن و دەبێتن حکومەت سزای ئەو هاوڵاتیانە بداتن یان ئەو شۆفێرانە بدات کە دەبێتە هۆی تیژڕەوی ڕۆیشتن و پابەندەبوون بە یاساکانی هاتوچۆ.